ڕۆژتان باش سبێزەتان باش بینەران و بیسەرانی کوردستان سوار پرۆگرامی ڕۆژ باش ئەم ڕۆژ هاتم وڵاتان بۆ پێشکەشکردنی بەردەو بابەتەکانی ڕۆژ باش بۆ کۆزانین کە هێشتا گەر پێتان ئەڵێم ڕۆژ باش ئەڵێن خۆ لە دواوە هێشتا تاریکە لەوانەیە شەو بێ بەڵام کەشوهەوەکەوای کردووە کە ئەمڕۆ زووتر خۆر هەڵمەیە دیاخۆ دوا بزانین کە هێشتا ڕۆژ هەڵمەهات و زووە بەڵام وەک هەمیشە کاتژمێر حوتی تەواوە من بە کاتی هەولێر لەگەڵتانم بۆیە بۆ هیوایم کە ڕۆژێکی پڕ وزە و چالاکی دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش ڕۆژەکەتان دەست پێ بکەن تا بتوانن ڕۆژێکی پڕ ئاسوودەی و خۆشبەختی بەڕێ بکەن. بێگومان نەزانین کە کەشوهەوا گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە و پێشبینیش دەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتوودا یاخود لەمڕۆوە کە دەستی پێکردو بارانبارین تا چەند ڕۆژی داهاتووش شەپۆلێکی بارانبارین و لەگەڵیدا پێشبینیەکرێ بەفربارینیش چەندین ناوچە شاخاویەکان بگرێتەوە بۆیە کە ئەبێ بزانین زیاتر ئاگامان لە خۆمان بێت و زۆرتر خۆمان پێچینەوە و بەر سەرمانەکەوێت چونکە زانین گیان لە کۆرۆنا پەتاوەرزیەکان زۆر بڵاوە و ئاگاداری خۆمان و هەموو ئەندامانی خێزانەکەشمان بین. ئێمە لە تەوەری پرۆگرام هەمیشە بابەتی سەرنجڕاکێش یاخود بابەتی هەمەڕەنگمان بۆ ئامادە کردوون گرنگی بە هەموو لایەنێکی دێن لە تەوەری پرۆگرامەکە ئەمڕۆماندا یەکێکیان تایبەتە بە خانمان ئەوەی دیکەش تایبەتە بە خۆراکە تەندروستەکان بەڵام ئێستا باسی ناکەم تەنها ئەوە ناڵم کە یەکێکە لە بەرهەمە دەگمەنەکان کە ئێستا لە کوردستان بەرهەمە هەبێ دواتر خۆتانەی بینن بەڵام ئێستا لە بیری ناکەین کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان پێشکەش دەکەین دواتریش بەرگەو بابەتەکانی دیکە. مەسرور بارزانی پەیامێکی لەبارەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان بڵاو کردەوە و ڕایگەیاند با بەیەکەوە ئەم دۆخە تێپەڕێنین. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی لە هەژماری خۆی لە تویتر بڵاو کردەوە و ڕایگەیاند پێش هەموو شتێک هاوخەمی ئەو بارگرانیین کە هەموو چەخۆران پێیدا تێدەپەڕن دەژڵێت بە هیچ شێوەیە گلەیمان لە خۆپشاندان و داواکردنی مافەکان بە شێوەی ئاشتیانە نییە بەڵام تونند و تیژی خزمەت بە هاوڵاتیان ناکات و موچە دەستەبەر ناکات. مەسرور بارزانی جەختیش دەکاتەوە ئەو بەرپرسیارەتی کەوتووەتە ئەستۆی شانی دەداتە بەر و هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدەن. لە ئامێدی چەکدارانی پەکەکە هێرشیان کردە سەر بازگەیەکی هێزی پێشمەرگە. پەیامنێری کوردستان 24 ڕایگەیان چەکدارانی پەکەکە لە گوندی دێرەشێ لە دەڤەری ئامێدی سنووری پارێزگای دووهۆک هێرشیان کردە سەر بازگەیەکی هێزەکانی پێشمەرگە و شەڕ و پێکدادان لە نێوانیاندا ڕوویداوە. پەیامنێری کوردستان 24 ڕاشی گەیان هێرشەکە لە گوندی دێرەشێ لە دەڤەری ئامێدی ڕوویداوە و بەهۆی ئەو هێرشەوە زیانی گیانی هەبووە. سوپای تورکیا دەوروبەری عین ئیسا و ڕێگەی سەرەکی نێودەوڵەتی M4 لە ڕۆژئاوای کوردستان تۆپباران دەکات. میدیاکانی سەربە هەسەدا بڵاویان کردەوە کە سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی سەربە ئەوان گوندەکانی دەوروبەری عین ئیسا و ڕێگەی سەرەکی نێودەوڵەتی M4 لە ڕۆژئاوای کوردستان تۆپباران دەکەن. بەڵام تا ئێستا ئەو زیانانەی بەهۆی تۆپبارانەکانی تورکیا کەوتونەتەوە بڵاو نەکراوەتەوە. لەم هەفتەیەدا ئەمە سێم جارە هێزەکانی تورکیا و گروپەکانی سەربە وڵاتە عین ئیسا تۆپباران دەکەن. بەڕێوەبەری کۆمپانیای بایۆتیک پێشبینی دەکات ساڵی داهاتوو کۆرۆنا کۆتایی پێبێت. ئارگۆر شاهێن بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای بایۆتیک پێشبینی کرد تا کۆتایی زستانی ساڵی داهاتوو ڤایرۆسی کۆرۆنا کۆنتڕۆڵ بکرێت. ئاماژەی بەوەش کرد ئێستا چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا دۆزراوەتەوە و دەتوانین بە چەندین قۆناغ ڤاکسین بەرهەم بهێنین. جەختیشی کردەوە دابەشکردنی ڤاکسین تا مانگی نیسانی داهاتوو گۆڕانکاری گەورە لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەکات. چەکدارێک تەقەی لە تیمی میوزیکی کڵەسایەک لە نیویۆرک کرد و بە برینداری دەستگیر کرا. گوتەبێژی پۆلیسی نیویۆرک ڕایگەیان چەکدارێک لە ڕۆژئاوای ناوچەی مانهاتن لە ئەمریکا تەقەی لە تیمی میوزیکی کڵەسایە کرد و
پۆلیسیش تەقەی لە هێرشکارەکە کردووە و برینداری کردووە. ڕاشی گەیان هێرشکارەکە بە برینداری دەستگیر کراوە و بەهۆی سەختی برینەکەشی باری تەندروستی ناجێگیرە. ئاماژەی بەوەش کرد لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە دەستی پێکردووە. کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانەکانم پێشکەشکردن. ئێستاش ناوەڕێکی پرۆگرام دەست پێ دەکەم. لە هەڵەبجەوە دەست پێکەین ئەم بارینە باسیواکەین پەرستارێک کە بەتەمەنە لە شاری هەڵەبجە دوای 33 ساڵ خزمەت کرد. 33 ساڵ بگومان تەمەنێکی دووری درێژە لە گوند و ناوچە سنوورەکانی هەڵەبجە کە وەک پەرستارێک بە کاری کردو و خزمەتی نەخۆشەکانی کردو. بەڵام جیاوازیەکەم پەرستارە چی بووە بووکە بە سواری ئەسر گوند بە گوند ناوچە بە ناوچە لە ساڵانی ڕابردوودا خزمەتی خەڵکی کردووە. ئەو کاتکە ئۆتۆمبیل نەبووە یاخود ئاسانکاری نەبووە لە نێوان شارەکاندا. بۆیە شەونم ڕەسوڵ ئەو پەرستارەیە کە دوای ساڵانێکی زۆر لە خزمەتکردن ئێستا خانەنشین بووە بەهۆی ئەوەش کە تەمەنێکی زۆری هەیە خراپی باری تەندروستی چیتر ڕێگە نادات کە لە کارەکەی بەردەوام بێت خزمەتی نەخۆشەکانی بکات. بەڵام با ئێمە بیبینین لەم کاری هاوکارماندا بزانین ئەو پەرستارە پێشتر چۆن کاری کردووە. بەدەستی لەرزۆکەوە چاو لە وێنەکانی ڕابردووی دەکات. شەونم تاکە ئافرەتی پەرستاری گوندی عەبابەی لێبووە. ئەمەش خۆم و مناڵێ. ئێستا خانەنشینە و لە ماڵەوە نەخۆشە. وردە وردە باسی ئەو کاتەمان بۆ دەکات کە بووە بە پەرستار. هەڵەبجەی بنەسرین نووری قەسا بوو لەگەڵ ڕۆنەخانە خۆ ئافریکا. ئیتر مەرزەی تیانە بوو. خەچەخانە بۆ من بێ هەر خوا یارمەتیم بە. ئیتر سەرشکان و قاشکان و سووتان و ئیتر بابۆسە ئیتر ئیشی نەخۆشی سەرماوە بردە و ئەم شتانە ئیتر هەمووی بۆ ململخۆ. شەونم لە پاش ئەوەی داوای لێ دەکرێت دێتە نێو شاری هەڵەبجە بۆ خزمەتکردنی نەخۆشەکان. ڕۆژانە بە ئەسپ سواری خۆی دەگەێنێتە هەڵەبجە و نیوەڕوان دەگەڕێتەوە بۆ دایکایەتی کردن. 10 دقیقە هاتمە پاڵ خەچخانەکە نیمە ڕۆژەوە 10 دقیقە ڕۆین. هەر بە ئەسپ؟ هەر بە ئەسپ. خۆت بەتەنها؟ چی ئەیتوانی بێتە ڕێگەی ئەسپەکە. ئەسپیچی بەڵا بوو. خەڵک تەعاجوبی زۆر نییە ئەمە چونکە ژن بە حەیاتی نییە توانی سواری ئەسپ بێت. ئەسپ شتێ نەبوو ئافرەت سواری بێت. ئەگەر ئەو پەڕی زۆر بیان بردایە بۆ شوێنێ لەغاویان بگرتایە ئەو ئەسپە ڕەشۆ. پیاوێک لەگەڵ یا بۆ ئایوە بگرتایە 10 دقیقە بۆ سەیار بڕایە. پیاوی ناوی حەمە ساڵە بوو. هاوسەرەکەی بڕیار دەدات ئۆتۆمبیلێکی بۆ بکرێت بۆ هاتوچۆکردنی شەونم. ئەو دەڵێ تەنها بە چەند جارێ سیرکردنی دەستی هاوسەرەکەم فێری شۆفێریش بووم و کارەکانی ڕۆژانەی خۆمم پێ ئەنجام دەدا. ئیتر نەبوو سیاری لێخۆڕ. هەر ئەوە بوو من کە هاتم لێرە سیارەکە جارجار شەقوا لەگەڵما ئەی بردۆ جارجار گیانی هێشت خۆم ئەم هاوڵ. چۆن فێری سایەخی بوویت؟ ئەی لەو ڕێگا پیاوەکە لە سیارەکەی لێخڕی دووجار لێخڕی تۆ سەری سێ جارێ فێر. سەم مەسەل هەموو ڕۆژەوە لانیکەم و 85 90 مناڵمانە کوتا. ئەوە ئەو ڕۆژێ یعنی مسەمر ئیمڕۆ ئەوەنە نەیەتەوە. ئیتر لە دایەکی بوویش لای من بوو. ئێستا ئەو نەخۆشە و لەسەر جێگایە. بەڵام تا دواساتەکانی تەمەنی خانەنشینی و پاش ئەوەش خزمەتی بە سەرجەمچین و توێژەکانی هەڵەبجە کردووە.
کاری برینپێچی و کوتانی منداڵ و هەر پێویستێکی دیکەی پزیشکی کە لە توانایدا بۆ بێت ئەنجامی داوە بۆ هاوڵاتیانی شارەکەی خاوەنی چەندین خەڵاتی ڕێزلێنانە لە بوارەکەی خۆیدا. وڵاتی خارجی لە هەموو وڵاتەکان ئافرەتێکی ئەڵمانی ئەڤیناتە کوردستان 24 هەڵەبجە. بۆ هیواین کە ئەو خانمە پەرستارە ئەو خانمە بەردەوام بێ و ئینشاءالله تەمەنی درێژ بێت و تەندروستێکی باشی شێ بێت چونکە وەکو بینیمان لە ئەو کارەی هاوکاریمان ئەڤیناتە کە تەمەنێکی دوور و درێژی بۆ خزمەتی خەڵکی هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری کردووە و نەخۆشەکانی چارەسەر کردووە و کۆزانین کە هەڵەبجە هەمیشە بە خانمە ئازا و ماندوونە ناسەکان بەناوە شاری عادی لە خانم و ئێستاش چەندین خانمی دیکە ئیدارەی ئەو شارە بەڕێوا بن بە هیوای بەردەوامی بۆ هەموو خانمان و هەموو خەڵکی هەڵەبجەش. وەکو لە سەرەتاوە باسم کرد کە ئەمڕۆ باسی میوەیەک یاخۆت بابەتێکی تەندروستیەکەین کە ناوەکەیم نەبێت وتم باجارە خۆتان بیبینن هەرچەندە سەر لەسەر مێزەکە ئامادەیە کە جوتیارێک لە هەولێر کاک عارف شێروانیە 4 دۆنم زەوی بە میوەی کاکی داچاندووە. جا ئێستا باسی کاکیەکەی چەند جۆری هەیە میوانەکەم لێرە ئامادەیە بەخێر هاتی کاک عارف بەیانیت باش. باش سپاسان دەکەم ئەو دەرفەتتان بەمێداکە خزمەتتان دابین زۆر کاک عارف بێگومان جوتیاران هەمیشە بە وزە و چالاکی وەڵاستنم بەیانێ بۆ تۆ زوو نەبوو کە هەستای من هەر خۆت ڕاهاتی لێ ڕاتمە زۆر دەستم هەر دەیماندوو نەبی. کاک عارف پێمان بڵێ جارێ کاکی چییە داوانێ زۆر کەس هێشتا ئاشنای ئەم جۆرە بەرهەمەیان خودت بڵێن میوە؟ بەڵێ میوە میوەیە تا ئەم میوەیە بزانین چۆنە و کەی بەرهەمت هێناوە. میوەی کاکی میوەیەکە پڕە لە ڤیتامینات. ئەمە ئەو تەجروبەمان لە ساڵانی پێشتر کە لە وڵاتی ئیران بووین لەوێ تەمان لە کاتی ئاوەرەی لەوێ بووینە شارەزایەکی زۆرمان لەسەر ئەو میوەیە هەیە. ڤیتامیناتی زۆری تێدا ئەنواع ڤیتامینات ڤیتامین سی ڤیتامین A بە هەموو نەوەکانی خواوە مادی کانزایی زۆرە وەکو ئاسن فۆسفۆر مانیزیۆم کەلسیۆم هەموو پێکاتەکانی دەتوانین برین میوەیەکی کاملە کۆکتێلی هەموو میوەکانە لە بۆ بەرگری لەش زۆر بەسوودە بەرگری لەش زیاد دەکە ئەنواع فاوایدی زیاتری تێدا کە بتوانیتن ینی لەشی ئینسانیان بەرگری لەش لە بەرامبەر نەخۆشەکانی شیرپەنجە سەراحەت زیاد دەکە بەرگری لەش زیاد دەکە لە بۆ پەستانی خوێن زۆر بەسوودە کە ئەو کەسانەی کە کێشەی پەستانی خوێنیان هەیە ئەو کۆنتترۆلی پەستانی خوێن دەکە و کاتە بۆ خۆی پزیشکێکە کاکی بەێ بەێ ئەوانی کە نەخۆشی شەکران هەیە دەتوانن مەسەن هەفتەی 2 یا 3 لەو میوەیە بخۆن وەبی حەزی خواردن بە شرینیان کەمبی شەکران کەمبی ینی ئەگەر یەکێک لەوانەیە کە نەخۆشی شەکران هەیە چونکە تموحی شەکریان زیاد دەبی کە حاڵی کە شەکران هەیە ئەو میوە کۆنتترۆلی وەزعش دەکە ئەگەر یەکێکیان دوان بخۆ لە خلالی 2 هەفتە یان هەفتە 2 قلی بخۆ حەزی خواردنی شەکر کەم دەبیتەوە لە قالبی ئەو بەشەرەدا کۆنتترۆلی ئەوەش دەکە یعنی زۆر بەسوودە خاستان لە بۆ منداڵان زۆر بەسوودە ئەنوا ڤیتامینات تێدا لە بۆ گەشەی منداڵان زۆر بەشەر دەتوانن برین میوەکی کاملە کۆکتەلی میوەکان کەواتە هەر لەبەرەوەیە کە دکتۆر کاکی و بەرهەمهێناوە بەڕاستی بیرۆکەی ئەوە چۆن بۆ هااتیانی پێشتر خۆت زانیت کە هەموو ئەم سوودانەی هەیە ئەجا بڕیاریدا کە ئەو ڕێژە زۆرە خۆت 4 دۆنم زەوی داچێنی بەوە ئەمە تەجروبەی پێکاتی ئەو کاکیمان هەبوو پێشتر کە نرم لەو جێی کە ژیاین لە وڵاتی ئیران ئەومان بەرهەمینە پێکاتەکەی دەزانین چیا لەوێ لە ساڵی 2004 لە پاش ڕوخانی ڕژیمی باس ئەمە هەستم بە تەجروبە چەند دارێک لەو نەمامەمان چەند لە پارچە ئاردێک لە گوندی کۆرەکی گەورە دیتمان گەشەی زۆر جوانترە لە دارەکانی دی ئەنواع دارمانچەند گەشەی زۆر باشە بەرهەمەکەی پاش 2 سال 3 سال بەرهەمی دەدا ئەمن شەرەفی ئەوم هەبوو لە یەکێک لە دانیشتەکانی سەرۆک بارزانانی ئامادە بم لەوێ زۆر حەزی لێ بوو کە ئەو خەرکی ما
بتوانی احتمال لەسەر خۆی بکەوە بتوانانی ینی شت بەرهەم بینی بەڵێ. و پشت بە معاش یان ڕاتبەک نەبەستیتن ینی حقیقەت ینی ئەوە هاان ئەمنی هاندا لە دەرەجە یەک کە دەست بە فکرەی چاندنی ئەو دارەی بکەم چونکە تەجروبەم هەبوو دیتم لە کەشوی هەوای ئێرە زۆر بە جوانی گەشە دەکەوە گونجاوە لە بۆ ئەو کەشەوە لە ڕووبەرێکی چاردۆنم هەستم بە چاندنی ئەو دارە الحەمدولیلا ئێستاش ساری هەفتەمە لە 2013 ئەوم چاند خەرمان بەرەکەت زەویەکەی چۆنە بێت کاک عارف یاخود دەبێت لە چ وەرزێکات تۆ دەست پێ بکەیت ئەو دارە لە سروشتی کوردستان لە هەموو شارەکانی مە دەژیتن چونکە پێویستی بە هەم جەوی سارد هەم گەرمیە یعنی زستانان پێویستی بە سەرمای هەیە دەبی سەرمای لێ بدە ینی حتا 10-15 دەرەجە لە بن سفر بەرگری دەکە و لە جەوی لە 6 لەسەرەوەی سفریش ینی هیچ کێشەی نابیتن ئەمن برادران هاتن لەوێن دەرێ دیتیان گوتم لەسەر ئاردێکی سەخەری و بێخۆر ئاردێکی ینی باردەلان ئەویشەم کردە پرسیاران کرد چۆن دەبی گوتم ئەگەر ئەتوو لە منتیقێکی شاخاویش بێ هەتا خۆریشت نەبی ئەگەر ئیمکانیات یان توانایت هەبی دەتوانێت چەند مەترێک حەفرکەی و خۆرەکەی بگۆڕ ینی بەس شوێنی دارەکەی بە مەساحەی مەسەن 2 بە 2 یان 1.5 بە 1.5 ئەو خۆرەی بگۆڕ و بتوانێت ینی ئەو دارە لەوێن بڕوێن ینی بەبێ کێشە چەند ساڵ یاخود چەند مانگەوێت تا پێگات ئەو بەرهەمە لە 15 دەست پێ دەکێ بە نەرم بوون ینی لە 15 لە 15 مانگی 11 ئێوە لە سەرەتای بەهارەوە ئەی ڕوێنن ئەو کاتە پێدەگات لە مانگی 2 ناوامەکەی لە مانگی 2 دەچینە مانگی 2 بەس کە بەرهەمەکەی پێڕاگەشتنی بەرهەمەکەی لە مانگی 11 ینی 15 سەبر دەکە بە نەرم بوون ئەوە لە زۆریش دەمی لە سەردا هەتا فترەی مانگێکونی و دەمیتەوە بەرگری زۆرە بەس یەکێک لە کێشەکانی مە ئەوەیە خەرکی ئەوەی ناناسی ئەو میوەی ناناسی بە زۆرێکە کە لە کاتی لێکردنەوە ناخۆرە ینی کالێکی ناڕەسە ئەوە دەبی پاش لێکردنەوە بە فترەی 2 هەفتە ئەو زەدانی لە ماری ئەوجە پێڕادەگەتن ینی یەکسەر ناتوانێت وەکو میوەکانی دی لە سەردار لێکاتە ئەو کاتە ئەوەی نێرنە ناو بازارەکان لای خۆت هەڵیەگری 2 هەفتە تا بەتەواتی پێگە ئەنجای نێریتە بازارەکە ئەمن جا کێشەکەمان چییە ئەگەر نەرم بی ئەتو ناتوانێت ینی بەو نەوەی کە نەرمیە بدا بازار ئیجبار دەبم ینی بە هەندێک بە توندی لێکەمەوە هەندێک بەڕاخی وەکو دەبینن ئەوانی کە شارەزا بوونە پێشتر ناندەزانین پێشتر بە میوەی تەماتەیان دەنگوت ئەوە تەماتەیە لە بازاری تەماتەی پرتەقاڵی میوەی تەماتە چەند سال پێش ئێستا دەمبردە بازار ینی 3-4 سال پێش ئێستا ناندەزانین ئێستا هەندێک شارەزایان زیاتر بە لەسەر ئەوانی کە ئێستا لە بازاری دەکەن شارەزا بوونە ینی کە دەبان دادەنێن ینی سەبر هەر چەند ڕووجارێک چەند خەڵک نەرم دەبی و ئیستیفادە لێ دەکەن ئاوی زۆرەوێت کاگعارف بەێ تقریبان هەفتەی 2 جار ئاودانی دەوێتن لە هەولێر 6 تا 80 لیتر ئاوی پێویستە ئەو جەوەیمە زۆر گونجەوە لە بۆ ئەو ڕوەکە ئەم ساڵ چەند تۆن لەم بەرهەمەت چنیوەتەوە وڵای ئەمن تقریبان لەو 500 دارەی چونکە ئەو دارە لە حەفساری دەداوی اقتصادی هەیە ئابۆری هەیە ئەو تقریبان لە 500 دار هەموو دارەکەن و کوێک گەشان نەکردە دەمەسن هەر دارێک چەند ئەوەی هەیە بەس ئەمن لە 500 دار لە نێزیک 15 تۆن ئەو بەرهەمی 15 تۆن هەمیشە خەرمان بەرەکەت بێ بەس ئێستا سەرنجمدا 2 جۆرە یاخود 2 ڕەنگی جیاوازە هەرچەندە ئەمەیان گەورەترە با بڵێن ئەو ڕەنگەکەشی کاڵترە ئەمە چی جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەوەی تریان کە بچووکترە و تۆزە ڕەنگی تۆخترە پێکاتەی هەردوو یەکە ینی لە ناحیەی ڤیتامینات و مادی کانزەی هەردوو یەک ئەوەی لە خۆدەگری ئەو جۆری ئیرانی پێدەرێن ینی بناسرەوە بە جۆری ئیرانی هەندێک نارنجیە سۆرترە ڕاستە ئەوە 15-20 ڕۆژ زووتر لەوەی پێڕادەگە لە سەدارێکی لە جەویمە ئەوەش وەکو ئەوەی تقریبان زەرد بوو زەردێکی هەندێک تۆختر بەس لە پاش ئەوەی کە دادەنەی لە فترێک هەم نەرم دەبی هەم قابلی خواردنە چونکە بەکالی ئەوی عەرزم کرد ناخۆی ئەو نەوە بە نەوعی یابانی معروفە کاکی یابانی پێدەرێن بخۆی کاکی لە ئاسیا هاتیە لە سین و یابان هاتیە چوویتە ئەوروپا یابانی پێدەرێن لە ناحیەی پێکاتە یەکە ئەوە هەندێک شیرینترە ئەو مقاومەشی زیاترە لەوەی زیاتر تەحملی ینی مانەوە دەکە میوەیەکە وەکی باسم کرد پێکاتیە لە ئەنواع ڤیتامینات و ماوەدی کانزایی زۆر بەسوودە کاک عارف کەشوهەوای کوردستان وەکوتە گونجاوە بۆ بەرهەمهێنانی ئەم میوەیە
ئاچ گۆڕانکاریەکی بەسەرا هێناوە لە ڕەنگەکە یاخود تەنها ڕێک وەکو خۆی چۆن لە شوێنە کە لە ئێرانەوە هێناوتە هەمان تام و ڕەنگی هەیە یاخود گۆڕانکاریەکی بەسەر هاتووە توانین ئیتر بڵین کاکی کوردستان یاخود ئەوەیەکی خۆی وەرگرتبێ ئەمن بە پشتبەستن بەو تەجروبەی کە هەمە تاکیدم کە ئەو میوە لە کوردستان نەجاحەتی زیاترە لە وڵاتانی دی چونکە کەشوی هەوای ئێرە زۆر گونجاوترە ئەو نەوە میوەی کە باسی یابانیەکەی دەکەم هەتا لە وڵاتی ئیران ناتوانن بەو قەبارەیە بەو جۆرە بەرهەم بینن چونکە کەشوی هەوایان کوردستان گونجاوترە ئەمن تەمانا دەکەم ڕۆژێک جوتیارانیمە ئەوەی لە بۆ هەناردەی دەرێ بکەن ینی وڵاتانی عەرەبی بتوان لە هەناردەتان نەکردووە؟ نه ئەمە ئێستا ئەو ساڵ ینی ئەوەی اقتصادی بۆ 7 ساڵ هەتا ئێستا بەس بەشی ناوخۆ خەرکی خۆمان فێر کردێکی ئەوە کاکیە بەس بەشی ناوخۆماندا میکرێت ینی زۆر توموحمە ئینشاءالله بتوانم لە ساڵانی داهاتوو لە بۆ هەناردەی دەرەوە بکەن ئینشاءالله ساڵی داهاتوو ببیستین یاخود هەر لە پرۆگرامی ڕۆژ باشەوە بڵین کە ئەوە چەند چۆن کاکی هەناردەی دەرەوە کراوە هەروەک چۆن هەنار ئێستا هەناردەی دەرەوەکرێ بۆ هیواین کاکی شوابێت کاک عارف بە چەند شێوە توانین سوود لە کاکی وەرگین تەنها وەکو میوەیەگە خوڕێ یاخود دەتوانین بۆ شتی دیکەش بەکاربێنێ ئەو میوە لە بۆ زۆر جۆر خواردن بەکاردێ لە بۆ دروستکردنی شیرینیمەنی بەکاردێتن ئەوەی کە زۆر نەرم دەبی برن لە مارە بمینیتەوە فترێکی پێ دەچی زۆر نەرم دەبی دەتوانن وەکو شاربەت وەکو ئەو شیرمۆز کە مەسەن لە جاتی مۆز لە ناو شیری بکرێت بە ئاسار ینی عینەن تامی خۆشترە لە شیر کەواتاکرێ بە شەربەت بە شەربەت خۆشترە بە شەربەت هەم مڕەبای لێ دروست دەکرێت دەتوانین ئەوە لە حاڵەتی تند ینی پێش ئەوەی نەرم بی بۆ مرەبا گونجاو پارچەیەکی خوشکی کەی ینی میوەی خوشک لە زستانە دیسان بەکاری بینە وەکو قەیسیەوەنە دەمینیتەوە ینی وەکو مڕەبا بەکاردێ وەکو دۆشاویش لێ دروست دەکرێت وەکو دۆشاوی ترێ ئەویش لێ دروست دەکرێت بە ئەنوا ئەقسام دەتوانێتەوەی هەتا لە بۆ ناو شیویش ینی خەرکی ئیران لە بۆ ناو خواردنی ڕۆژانەش ئەوەی بەکاردێت سوپ شتی لێ دروست دەکرێت بەێ لە بۆ سوپ لە بۆ خواردنی لە ناو لە بەر برنجیان خواردنەکانی دیش دەکرێت مادەم وایە بێگومان بۆ ناو سەڵاتەشە بێت بەێ ئەوەی باسم کرد پارچە کرد هوشک دەکرێت بە پارچێکیسکە لە ناو کەواتە هەم بۆ خواردن بۆ مرەبا بۆ شەربەت سوودی زۆر زۆرە کاکی ئەم زۆر سوودی بەم هەموو شێوەیەژە خوورێ کاک عارف پلانت نییە فستیڤالەکان تۆ تیا بەشدار بیت یاخود ئەم بەرهەمە بەریت و خەڵک زیاتر ئاشنای بێت لەو ڕێژەوە بازارکردنێکی باشیشم بۆ بەرهەمەکە دروست بکەیت ئەمە یەکەم جارۆکو باسم کرد پێم ینی سەرکەوتنێکی زۆر بە کە ئەو میوەم ناساندیە بەڕاستی ینی لە خلالی ئەو چەند ساڵە یا خەرکی خۆمان شارەزای نەبوو ئێستاش زۆر کەس هەن کە شارەزای نینە هەتا ئەو ڕادام گیاندیە کە خەرکیمە بیناسیتن ئەگەر شتی ئەوە هەبیتن فستیڤال یان مەسەلەن پێشانگا ینی حەزم لێ ینی باشدارم بەڕاستی ینی حەزم لە خەرکی ما جوتیارانیمە ئیسیفادە لەو تەجروبەی بکەم کە ئەمن لە خلالی ئەو چەند ساڵە بەدەستم مینە و حازرم یارمەتی هەموو ئەو برادرانەی بدەن کە مەسەن حەزیان لێ لەو ئیشەی بەشدار من لەو کارەی زۆر جار بە تەلەفۆن قسەی لەگە ئەو برا جوتیارانە دەکەم ینی پرسیاری ئەوان هەیە هەموو جاری گوتیوە من حازرم بێم ینی یارمەتیتان بدەم و بێم ینی کێرگەکانتان ببینم ئەو دارەی کە دەچینن ینی حەزم لە ینی ئەنگۆ کە داری دەچین ئیسیفادەی پاشە ڕۆژتان هەبی ئەو کاکیە عمری یەکجار زۆرە دارەکەی عمری تەمەنی لە 50 لە بۆ 225 ساڵە ینی خەرێک دەری 225 ساڵ ئەو تەجروبەم لە سوسیال میدیا لە گوگل ئەگە سێرچی بکەن لە وڵاتان ئەوە ژیە ینی لە 200 بەرەو سەری ژیە لە 50 لە بۆ 200 یەکێک لە هاوڵاتیانی شاری هەولێر چەند ڕۆژ پێش ئێستا تەلەفۆنی کرد گوتی ئەگەر یەکە گوتی ئەو دارە عمری ناگاتە ئەوەندەی ئەمن لە ناو حەوشەی خۆم لە گەڕێکی ئیسکان بابم 40 سال پێش ئێستا ئەو دارێ چاندیە لە ساری هەشتا ئێستا شوک و ساری یەکەم بەرهەم دەینی ئەگەر کەسە گوتی ئەمن ئەو زانیانەتان تاوانیە بابن تەماشای دارەکەی ماریمە بکەن 40 سال پێش ئێستا چاندرا وەکو خۆش ئێستا بەرهەم دەدا ینی ئەوە دارێکە ئافەتی زۆر کەم دەگری ینی وەکو کرمی حەفار یان مەسەلەن پێشکە تەئسیری لێ ناکەتن دارەکەی زۆر مقاومە ینی
زۆر بێماندیبوونە لە بۆ جۆتیانی مەسارەفی زۆر کەمە یەک کێشەی گەورەی هەیە لە کاتی پێڕاگەشتنی میوە ئەوە یەکەمینە با تەماشایکەن لە کاتی پێڕاگەشتن ینی لە 15 ئەو میوە دەست دەکە بە نەرمبوون لە کاتی کە نەرم دەبی نەوە پێشکە کە پێی دەرن پێشکەی سپی بە کوردی زوبابل بیزا بە عەرەبیەکەم زۆر باش نییە زوبابل بیزا بە فارسیش دەرێن مەگەسە سفید ئەو پێشکە لە بەحری متوسط دێتن پێشکەکە لەسەر دادەنیشی ئەگەر گیار بیتن لە برادران نقطەکی ڕەشی بچووک لەسەر میوەکەی دروست دەکە بەو جۆرە هیچ زیانێکی پێگەێنێ دەتوانی نەیخۆیت بەێ ئەو پێشکە کە دانیشت لێرە کرمەکانی خۆی لێرە بەتار دەکە هێلکەکانی خۆی دەبیتە کرم لە ناوی ئێجا ئەمە پێش 15 دەست پێ دەکەین بە ڕەشاندن دەرمانی لێ دەرمانی ئەو پێشکە ئێستا هەیە باز لە بازار متوفرە دەرمانی پێشکەی سپی ئەو کا دەتوانین لەوەش بپارێزن لە 15 هەتا 11 بە 6 مەرحەلە بە 6 مەرحەلە 15 ڕۆژ جارێک ئەو دەرمانەی ئەمە بەکاردێنین و بەرگری دەکەین لە پاراستنی ئەو بەرهەمە لەو پێشکە بەس ئەو پێشکە دەتوانانی تەسیری بکە ئەوانەی دی هیچ تەسی لەو ئەوەی ناکەینی ئەو پێشکە کۆنتترۆلی ئەو پێشکە بکەیت تەواو ینی ماندبوونێکی زیاتری ناوی زۆر سپاس کاک عارف شێروانی کەمڕۆ لەگەڵمان بووی بۆ هیواین هەمیشە خەرمانتان پڕ بە بەرەکەت بێت و بازارکردنێکی باشیش بۆ بەرهەمەکە بێت و لە کوردستانیشدا هەمیشە بەربڵاو بێت و هاوڵاتیانیش لە سوودەکانی بێبەش نەبن زۆر سپاس بە خێر هاتن دووبارە مەش مەمنونتانی کە ئەو دەرفەتەتان بەیمەدەکە ئەو زانیارانتان پێبرین کە خەڵکی مەش بتوانی لە داهاتوو استیفادە لەو تەجروبەی زۆر سپاس دەستان خۆش بێت ئێستاش بابەیەکەوە کەشوهای شارەکانی کوردستان ببینین بزانین چۆنە و پێشبینیەکان چی دەڵێن. باسی ئەو میوە بەڕ سوود و
جوانەمان کرد ئەو میوە خۆشە بێگومان تامیشی زۆر زۆر خۆشە. ئێستا اینە سەر تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەمان کە وەکو لە سەرەتاوە باسم کرد تایبەتە بە خانمان کە بە تایبەت لە وەرزەکاندا چ گۆڕانکاریەک لەگەڵ ڕەنگەکاندا ڕێگەخەن بۆ ئارایشتەکانیان بەیاخود بۆ ئەو بۆیانە بێت کە بۆ نینۆکەکانیان بەکارێنن. من ئەمڕۆ میوانداری خانمێکی شارەزام کردووە لە دانانی نینۆکەکاندا بزانین چ ڕەنگێک باوێتی ئەم ساڵ ئەویش خاتو کەوسەرە کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر هاتی بانیت باش خاتو کەوسەر بانێکی چۆن بۆ ئەمڕۆ و خەبەرمان کردیتەوە خۆشەوانیە کەواتە ڕۆژێکی پڕوزە و چالاکیە بێ بۆ تۆ ئینشاءڵڵا. خاتو کەوسەر ئێستا خانمان یەکسەر حەز بە بینینی پرۆگرامەکە ئاکەن بزانن چ ڕەنگێک جوانە بۆ ئەم وەرزە بە تایبەت چونکە خەڵک زۆر کچان خانمان زۆر خۆیان ناوەتە دانانی نینۆک یاخودە بۆیەکردنی بە شێوەیەکی جیاواز. جا پێمان بڵێ چ ڕەنگێک ئەم ساڵ زۆر باوە بۆ بۆیەکان بە تایبەت ئەو نینۆکەی کە دائەنرێت واتە نینۆکی سروشتی نییە. بڵێ وڵا بۆ ئەوەی کە بڵام ڕەنگەکان پێویست مەسەلەن بە فەسڵ کەوتووە کە سەر کا بەرەو تۆخی دەڕوە ڕەش ماڕۆنی نیلی بەرەو تۆخی دەڕوە کە بێتە مەسەلەن فەسڵی هاوین و ئەوانە زەر پرتەقاڵی ئەو شتانە دەکرێت حەسەبەوەی کە مەسەلەن بە زەوقیشان زەوقی وایە مەسەلەن زۆر کەس دێت پەر لای گرنگ نییە کە مەسەلەن ئێستا ساردا ئەوە بە کاو ڕەنگە بەکاردێنم ئێستا گەرمە ئەو ڕەنگە بەکاردێنم ئەوەش حەسەب کەوتۆتە سەر مشتری و سەر زەوقی خۆیان. بەڵام ڕەنگە سوورەکە کە لای خانمان هەمیشە فەیڤرەتی هەموویانە ڕەنگی سوور بۆ هەموو ئێستان بخۆم کە مەسەلەن دەم هەیە سوور بکڕم لە هەر نەوعێک دوو یا سێ دەوێ بکڕم چون زوو خلاص دەبێ زۆر کەوسەر ئەگەر پیاوان گویان لێ بێت ئەڵەن سوور هەر سوورە وانە بەڵام سوور لای ئێمە چەندین تۆنی هەیە لەوانەیە جۆری سوورمان هەبێت. وەڵا جاری وایە لە بینی ماڕۆنی و سوورێکی ئاڵدا دەڵێن ناوەندی ئەو دوانم دەوێت نا تۆخەکەی دەوێت نە ئاڵەکەی دەوێت یعنی دەبێت ناوەندەکەی ببێ. جاوەژی تر بەزمی خانمانە کە بزانن چەندێک حەزیان لەو ڕەنگانەیە. کەوسەر خان ئێستا خەڵک ئارەزووی کام جۆر لە بۆیەکردنی نینۆکەکانیە کە پێوترێ پۆلیش جەڵ پۆلیش هەیە یاخود ئەکریلیک هەیە باسی ئەم جۆرانەمان بۆ بکەیت. وەڵای ئێستا زیاترەکەی جەل پۆلیش بۆتە بە خۆیان مەسەن چۆن مرتاحن پێی نینۆکی خۆیانە ئەو موادەی کە لەسەری شدادنرێ سترۆنگ جێلە کە لە سەیدانرێ نینۆکەکەی خۆی ناشکێ دوای ئەوەش مرتاحترن نینۆکەکە کە داینێ ئەکستێنشنەکە زۆر کەس پێی مرتاح نییە یان جاری وای نینۆکم داناوە مشتری هەر لەو جێی کە بۆم داناوکریتی چۆن دەتوانم لیکەمەوە پێی ئیزعاج بۆ نەیتوانیوە ڕانەهاتوو ئیوایە ڕاهاتۆ ینی مشتریم هەیە ڕاهاتۆ مەسەلەن بە 2 ساڵ بەدەستەوەی بۆ مەزوری نییە زۆر جار بخۆم پێ چون ئەو ئەکستێنشنە دەبێت 6 مانگ جارێک لێ بێتەوە مانگێک ئیسراحەت بدرێ ئینجا دانرێتەوە سەرەن دەڵم 6 مانگ جارێک تێپەڕ بووە لیک دەڵە ناتوانم دەبێ هەر پێمەوە بێ بنینەکە یعنی کە بەدەستمەوە نەبێت دەستی خۆم پێ جۆرێک کە پێم ناشیرینە ڕاهاتووە. باشە ئەو جۆران چی پێوترێ و بە چ مادەیەکیش دانرێت؟ ئەکستێنشنەکان دوو جۆرمان هەیە ئەکریلیک و جەل ئەکستێنشن. جەل ئەکستێنشنەکانمان ئەویش بخۆی دوو جۆری هەیە پێی دەڵێن کاسەی ینی لە کاسەدان دەبێتە ئەوە جێل کاسەیەکانە نینۆکەکەی پێدادەندرێ ئەو پۆلی جێلشە دەتوانی بۆ دوانە جێل ئەکستێنشنی پێ بکەیت. مادەی کەمان هەیە پاودەرە ئەوەمان پاودەرە ینی تۆزە ئەو مادە تۆزە لەگەڵ ئەو ئەوە مۆرەکە کە پێی دەڵێن لیکوید پێکەوە دەیگرینەوە هەر ڕاستە خۆکە گرتمانەوە دەبێت لەسەر نینۆکەکە داندرێ یعنی کە دانەندرێت چون دەبێت تۆی بەکار نایە. بەچی وشکەکرێتەوە ئەو ئامێرە تایبەتە؟ جێلەکانمان بەڵێ بەخۆی یەک جیازی هەیە پێ دەڵێن LED جێلەکە دەبێت ئەکیت بە ئیشکرێتەوە ئینا بخۆی وشک نابێتەوە بەس ئەکریلیکە پێویست بە وشکردنەوە ناکە کە داینێ لی دەگەڕێ بخۆی وشک دەبێتەوە. کەوسەر خانمەوەی چەند ساڵە تۆم کاراکەیت؟ وەڵام من ئێستا تقریبان من هەر پێشەوەی ئیشی نینۆ بکەم ئیشی جوانکاری و ساڵۆن و ئەوانم دەکرد دوایی کە ئیشی نینۆ بکەم دی زۆر حەزم لێ بوو زۆر زیاتر بەلای ئەوە دەچوم تا ئیشی ساڵۆنەکە ئینا بڵم بخۆم ئێستا 4 ساڵ 5 ساڵە تقریبان 5 ساڵە بڵم لە جوانکاری ئەوانەدام لەو بەتایبەت لە نینۆ بەتایبەت نینۆک 4 ساڵە.
باشە لەو ماوەی کە تۆ کارێک کردووە چه زیانێکی هەیە ئەو ئەکستیشنەکە دایانێن یاخود جلپۆلیشەکە هیچ زەرێکی تەندروستی هەیە بۆ زەرەکەی دەزانی چۆنە ئێستا بەداخەوە زۆر کەساتۆ لە ڕووی مەسەلەن یوتیوبەوە بەخۆی خۆی فێر کردو یعنی ئیشی ئێمەشیان لەوەدا خراپ کردو کەوا دەزانین چون ئەو نینۆکی زۆر کەس بۆ مەسەلەن کتومە حەسەب مادەکەیە دایناوە ناوێرە دیسان داینێتەوە چون لەکن یەکێکی ناشارەزا دایناوە دەڵم وەرە تەجروبە بکە تۆ بزانە وایە یاوانە هێن ترساوە ناتوانین داینێتەوە ناحقیان نییە وایە بەس حەسەب مادەکە دەبێت ئەسڵی بێ کوالیتی بەرز بێ جگە لە مادەکە تا چەند پێویستی بە شارەزاییە لە دانانیدا والله ئەکید دەبێ ینی دەورە ئەکید بکرێ ئەو ئیشە ببێ دەورە لە ڕووی بڵێ مەسەلەن بەرنامە یا یوتیوبیا چاولێکردن شتیوانەیە فێر نابێ ئەکید دەبێت دەورە بکرێت دەورەکەش چۆن نەک بڵم بەجارێک دەبێت چەندین دەورە بکرێ تا دەستە ڕابێ و ئیش بکرێت یعنی تۆ بڵێ ئێستا یەکێک دەورەی کردو و هەر دەستە بەجێ دەبێتە ڕۆستاکار نییە تۆ دەبێت هەر کە دەورەکەت کرد و کە چەندین دەورەت کرد تقریبا مەسەلەن بڵم تۆ یەک ساڵ و نیو مشتری بەڕێکەی اینجا بڵم ئەگەر دەستت ڕابێ کەواتە ئێستا جگەلەوەی کە کارێکی خۆشە حەزی خۆشە تێکەڵ کردووە ئەرەوەڵا زۆر چەند جۆر نەخشەکە یاخود بە پێی داواکاری ئەو خانمان کێنە لاچیان بێت ئەویان بۆکەی ئێستان بخۆم ئاسان ینی دەورەی دیزاین هیچ نەچووم چون هێندەم حەز لە ئیشەکەمە ینی بە جۆرێک بڵام لەگەڵ خێنم تێکەڵاو بووە زۆرم حەز لێتی هیچ دەورەی دیزانێک نەچوون بەس تا ئێستا مەسەلەن کەس نەبوو کە بڵێ دیزاینێکی هێناوە بۆم دەرنێ نابێت یا مەسەلەن کە هاتوون کتویانە وەڵی تۆ جوانترە کەواتە ئیشکردن پێویستی بە حەزیشە لەگەڵ بێگومان خۆت ئەبێت نینۆکەکانت یاخود ئەو ئەکستیشنە بێت یاخود بە شوێ درێژ بێ بۆ کارکردن چۆنە ئاسانە یان نابێت تۆ هەمیشە ئامادەبی بۆی کە کار بۆ خانمانەکەی نینۆکت زۆر درێژ نەبێت بۆ خۆم نابێت درێژ بێت چون لەبەر ئیشەکەم ئێستا مەسەلەن بەو مەبڕەدا کەمە مەسەلەن ئیش دەکەم نینۆکی ڕێک دەخەم و ئەوانە لە نینۆکی خۆم دەدرێ بەس دەبێت جێل پۆلیش بکەم ناخۆش نییە خۆت لی بێبەشی ئەخەتی بکەم مەجبورم قینا لەبەرەوەی جوان جوان مقینا منام دەستەکانە خۆش بە خۆش نینۆکەکان جوانە شەر نییە گەر درێژیش بێت نەوەڵە گەویست ناکەم مهمەوەی کە مەسەلەن خاوێن بێت و ئەو ڕەنگەی کە دەیانەوە و دیزایانی کە دەیانەوێت لەسەری بێت باشە کەوسەرخان بۆچی تەمەنێک گونجاوە ئەو دانانی نینۆک وڵی ئێستا مەسەلەن بەداخەوە زۆر کەس دێ بۆ لای من دەڵێ بۆ منداڵەکەم بکە یعنی بۆ خۆم پڕ بەدڵ پێم خۆش نییە بەس کە بۆیان نەکەی دڵیان دەشکێن دڵی کاکەم پارەی خۆم دەدەم دروستە پارەی خۆت دەدەی من دڵم بۆ تۆ دەسووتێ بۆ منداڵ هیچ باش نییە دەیندان دای دەنێن بۆ منداڵەکان بەس بۆ گەورە مەسەلەن ئێستا لە 16-17 ساڵ دەتوانێت بەرەوسەرێ دەینێ باشە بۆ ژنانی دووگیان ئایا گونجاوە ئەو نینۆکانە دانێن یاخود جلپۆلیش بەکار بێنن هیچ مشکلە نییە بەس لەبەر ئەوەی کە ئێستا ئەکریلیکمان ئەو تۆزەمان بۆ بۆنە ئەو لیکویدە تێکەڵاو دەبێ بۆنەکەی بڕێگەز ئاجابۆنی توندا دەتوانێت جل بەکار بێنە ماوەی چەندێکی پێچێت دانانی ئەو نینۆکە بۆ خانمانیانی تو کارەکە و چەندێکی پێچێت تا بە شێوەیەکی جوان و گونجاو بۆ نمونە ئەکریلیکەکە دانیت من ئێستا ئەکستێنشنەکانم سعاتێک و 10 دقیقە سعاتێک و چارێکی خلاص دەم باشە ئەی لێکردنەوەشی بە هەمان شێوەیە ئەرکێکی قورسیان بۆ نمونە باسیەوەت کرد خانم هەیە کە پێی ناڕەحەتە یا خودڕانایە پێوەی خۆی ئەتوانێت لی کاتۆ یا خود توو ڕێنمای چییە بۆیان چۆن لێ بکەنەوە ئێستا من زۆر مشتریم هەبووە کتوێتی مەسەلەن یا پێڕانە گەشتم یا مەجالم نەبووە چۆ بخۆی لە ماڵ لێ کردتە نینۆکان هەموو عەدم بووە هیچ من ناڵم لە ماڵە لێکەنەوە بەخۆیان دەبێ بێن لەلایەمە بەخۆمان جیازی کارەباییمان هەیە هەر بۆ بۆیان لێ دەکەینەوە ئەو کارەگە بێنەکەنێ مە نینۆکەیان عەدم نابێ ئینا بخۆیان لێ دەکەنەوە نەرم دەبێ نینۆکە یعنی لەوانەیە بڵم تا 6 مانگی خۆی لە نایەتەوە باشە کەوسەرخان ئەگەر کەسێک تووشی هەستیاری بوو بە دانانی نینۆکەکە یاخود بە شێوەیەکی پاش بۆی دانەنرا بوو ئێوە چی بۆکەن یاخود چارەسەری ئەو نینۆکە چییە تا بە شێوەیەکی سروشتی دروست ببێتەوە من زۆر کەسی وا دێتە لام کە مەسەلەن لە کنیەکێکی ناشارەزا دانراوە بەس من تای نینۆکە ڕیمۆڤ ناکەم کە ڕیمۆڤی کەوداینەوە ئەو نینۆکەی دی بۆ نابێت ینی بەخۆی لە بنەوە دێشێ نینۆکە هێن تەنێک دەبێتەوە
تا ئەو ڕادەیە کە مەسەلەن جێی هەبێت مادەکەی لا دەدەم اینجا مادەی خۆم کە نوێ دای دەنێمەوە لەسەری بەس تەواو ڕێمۆڤی ناکەم کە نینۆکەکەی خۆی ئەزێت نەبێ اینجا بۆی ڕێک دەخەمەوە بەدڵی خۆی بۆ دەردێنم. زۆر باشە. ئێستا هەموو ئەم شتانی کە هێناوتە تەنها بۆ یەک نینۆک دانانە بێت یاخۆ چیتری پێویستە؟ ناوەڵا ئێستا مەسەن جیازی کارەبایی هەیە هێشتا شتی ماوەیان ئەگەر نینۆکێکدانین هێشتا شتی زۆر ئەرەوەڵا ئێستا مەسەلەن هەیە ئەکریلیک بە نینۆک دادەنێن نینۆکی پێی دەڵێن تیپ ئەو دەبێت بەو دانرێت دەشتوین بە لەزگە من بخۆم هیچ تیپ بەکار نایانم لەزگە بەکاردێنم جیازی کارەبایی کە پێی وشک دەکەیەوە بۆ بۆیەکان چونەوانە جلپۆلیشم بۆی ئەتیادینین دەبێت بۆ جیازانە بەکاری بێنین بۆی کە مەسەلەن من ئەکستێنشن دەکەم دەمەوێت تەنکی کەم ئەویش مەبڕەدی کارەبایی هەیە بۆ ئەویش دەبێت تەنکی کەین ئەشیایکەی زۆر هەیەرەوەڵا. باشە دانانی نینۆک بەتایبەت ئەکریلیکە کە تەنێک بێ جوانتر نیوەک لەوەی کە زۆر دانرێ لە بەرەوەی نەشکێت وڵی بۆ خوددا حسب مادەکەیە ئستا بخۆم ئەکستێنشنەکانم هەموو تەنکە چون مادەکەم بخۆم هەموو جارە دەڵم من بخۆم لە خۆم و مادەکەم ڕادەبینم کە بە تەنکی داینم هیچشی لێ نایە. پێت باشە خانمان زیاتر ئەم نینۆکانە دانێنیا خود گرنگی بە نینۆکەکانی خۆیان بن وڵا گرنگی بە نینۆکانیان کە بەبێ دانانەکەش دەبێت پێ بدرێ ئێستا مەسەلەن گۆشتی زیادەی دەوری نینۆکانیان کە پێ دەڵم مانی کور دەبێت بکرێت هەر بۆ جیازە کارەبایی خاوێن دەکرێتەوە ئینادەی خەنە ئاوە بۆ خایانی دەکەینەوە ئەبەوەش کە پێ دەڵێن نیپێت گۆشتە زیادەکانی دەگرێت نینۆکی خۆی ڕێک دەخە هیچ پێویست ناکە کە مەسەلەن تۆ بڵێ حەت ئەکید دەبێت بۆیە لێ درێیا جەلپۆلیش کرێت. زۆر باشە کەوسەرخان زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوای سەرکەوتن و کاری باشتر. زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ هەمیشە. بەڵێ وەکو باسمان کرد کە ئەمڕۆ بوو تەوەری زۆر جیاوازمان هەبوو یەکیان بتایبەت بە خانمانەوەی دیکەش بە میوە و بەروبوومی تەندروست بوو. ئێستا ئەگەر باسیەوە بکەین زۆر کەس ئاشنا بەش یاخود عاشقی شیرینیە تا ئێستا تامی شیرینی جەلی ورچی ئاڵتونیت کردووە بێگومان ئەگەر وەڵامەکە و نەخێر بێ ئەوە بەدەستی مناڵەکەتەوە بینیوتە یان لە ناو ڕەفی سوپەرمارکێتەکانە بێت یاخود لە بەشی شیرینی چۆکلێت و لەسەر هەر شیرینیەکی تر بێت بینیومانە و شێوەی ورچەکەمان بینیوە کە چەند بە ڕەنگاوڕەنگ و جواندانراوە. ئێمە مەبەستمان لەم بابەتەوەیە کە مێژووی کۆنی دروستکردنی ئەم بەرهەمەیە خۆت ئەم جەلیە بچکۆلانەیە مێژێکی دوور و درێژی هەیە و هەموو ساڵێک لە مانگی دیسەمبەردا مۆمێکی دیکەی تەمەنیدا دەگرسێنێک نێک تەنیا لە دڵی منداڵان بەڵکو لە دڵی هەموو تەمەنەکانیشدا ئەم شیرینی یاخود ئەم جێلیە بچکۆلانە حەزێکی گەورەی دروست کردووە و لەم مانگی ساڵیشدا ساڵیادی ئەو یاخود ئەو خواردنە شیرینە دەکرێتەوە بابێک و بیبینین بزانین چۆن جێگەی خۆی کردوتۆ لە هەموو جیهاندا و ساڵانە یادیەکرێتەوە. کۆمپانیایەکی بەناوبانگی ئەڵمانی لە بواری دروستکردنی شیرینیەکی تایبەت بە منداڵان بۆ ماوەی 100 ساڵە تەنیا یەک جۆر شیرینی دروست دەکات. لە ساڵی 1920ەوە ئەم کۆمپانیایە دەستی بەکار کردووە. ئێستا لە هەموو جیهان ناوبانگی هەیە. کەم کەس هەیە ئەم شێوە ورچە ڕەنگاوڕەنگەی لە سوپەرمارکێتەکان نەبینی بێت. بیرۆکەی دروستکردنی ئەم شیرینیە جەلی ئاسایە لە شێوەی ورچ بۆ خاوەنی شیرینەکە دەگەڕێتەوە کە لە شێوەی ورچێکی سەماکاری ناو سێرکەکان قاڵبی بۆ شیرینەکەی داناو لە سەرەتا تەنیا بە یەک کیسە لە مورچە بەتاما دەستی پێکرد. تاقەکرێکاریش کە کاری گەیاندنی شیرینەکانی دەکرد هاوژینەکەی بوو. ئێستا دوای تێپەڕبوونی 100 ساڵ بنکەی سەرەکی ئەم کۆمپانیا هەر لە ئەڵمانیایە بەڵام بەو جیاوازیەی کە لە 100 وڵاتی جیهان ئێستا لقی هەیە و کرێکارەکانی لە یەک کەسەوە بۆ 6,000 کەس زیادی کردووە. هەمان شیرینی جەلی دروست دەکەن بە هەمان تام و بۆن و ڕەنگی ڕابردوو. ورچە ئاڵتونی نەک بۆ منداڵان بە چێژ و سەرنج ڕاکێشە
بەڵکو لەلایەن هەموو تەمەنەکان خواستی لەسرە بە تایبەت کەسە بەناوبانگە جیهانیەکانی وەک ئەلبێرت ئەنیشتاین ئارەزوویەکی زۆری لەسەر خواردنی ئەم جۆرە جەلیە هەبوو. لە ساڵی 2006 ناوبانگی جەلیەکە لە کتێبی گینز تۆمار کرا کە تەنیا کۆمپانیایەکی شیرینیە توانی بێتی بە هەمان تام و کوالەتی بمێنێتەوە. هەرچەندە ئەم جەلیە پچکۆلانە یاخودەم شیرینی ئاڵتونیانە خواردنی دڵخوازی زۆربەی مناڵانە، بەڵام بێگومان خواردنی زۆر خواردنی هەر شتێک زیان بە تەندروستیان ئەگەێنێ، بۆیە هەمیشە دڵنیابن لە جۆر و تامەکەی و بۆی منداڵەکان تەندروست باش بن. دروستکردن و بەرهەمێنانی مورو یاخود نقێم بێگومان مێژوویکی زۆر دێرینی هەیە، بەتایبەت لە شاری ڤێنسیا ئیتالیا کە مێژووەکەی گەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمانیەکان. هەرچەندە ماوەیەک ئەو پیشەسازیە وەسێنرا کاریتیان ئاکرا، بەڵام ئێستا کار بۆ واکرێتەوە کە مورو یاخود مرواری ڤێنیسیا لەلایەن یونسکۆ لە لیستی کەلوپەل و کەلەپوری شوێنەواری جیهانی تۆمار بکرێت. نرخی هەر یەک لەو موروانە $100,000 وە گران بەهان. با چۆنێتی دروستکردنیان ببینیم، بزانین بۆچی ئەوەندە گرانە کە لە ئاستی ئاڵتون و یاخود ئەو کەرەستە و یاخود ئەو جوانکاریە گران بەهایانەدان. چێکردنا مۆریکان مێژوویەکە گەلێکی درێژ لە ڤانیسیایە ئیتالیایە تێناسکردن، هەنێ ژوان مۆریکانژی بە نەحاس و زێر و زیف پێچاینە. ئەو پیشەسازی یەکێک ژە ناوداریە ڤینیسیایە ئەو چێکردناوان بە کارێکی ڤینیسی تێناسکردن. هەروها بەدگێرە سەردەمی ڕۆمانیان گەلێک جۆرێن وان مۆریکان هەنا و بۆ هایە هەر یەکی جوان ژی دیارە گۆ هەنی جوان بە دۆلارێکی ناو هەنژی بە $100,000. بەری 2 ساڵان شاگردێکی منێ چینی هەبوو مە هەوڵدا پێشەیەن چینیên kevin di çêkirina caman da ku divê demê de me ew pêşe ji dest dane ev yek mixabin nûşekirina keresteyên kevin tenê ji bo destxistina pere ye. Li Vînîsya bi sedan karker û xwediyên kargehên çêkirina mûrîkan hene. Mûrîk û kevirên taybet ji gula Vînîsyayê tînin û hin ji wan jî bi tena xwe kar dikin û kargehên wan yên taybet hene. Stoka ku min ji malbata xwe bi dest xist nêzîkî 9 ton morîkên camî ne ku di sala 1933 de hatine berhemanîn. Dema ku bapîrê min kompanya xwe damezrand û di sala 2001 de berhemên me hatine rawestandin. Karkerên di berhemanîna morîkan de kar dikin hemû li hêviya biryara UNESCO ne. Heyako berhemanîna morîkan li Vînîsyayê bixe lîsteya kevnariya roşenbîriya cîhanê ji ber eger bikeve nav wê lîsteyê de wê bibe derfetek ji bo zêdebûna kar her wiha wê daxwazên xelkê jî li ser wan morîkan zêde bibe. Di vê heftiyê de wê lijneya taybet ya rêxistina perwerde û zanist û roşenbîriya pisernetewên yekgirtî ve ya navdar UNESCO. Biryarên li ser daxwaza Ferensa û İtalyayê bide heya ku berhemanîna morîkan bixe nav lîsteya kevnar ya kultûriya cîhanê yên nemaddî yan jî naxenav de. ئێستا بینیمان بۆ ئەوەندە گرانە مرۆکانی ڤێنیسیا کە بە چەندین قۆناغدا تێپەڕێت و بۆ هەموو کارە قورسە دواتر مرۆکی بچکۆلەی ڕەنگا و ڕەنگمان دەست دەکەوێت بۆیە نرخەکەی ئەوەندە گرانە. بابەتێکی دیکەمان هەیە باسی واکەین کە بەم زوانە فستیڤاڵی شانۆی سنە بەڕێواچێت کە ساڵانە و فستیڤالە بەڕێواچێ، بەڵام ئەم ساڵ هەندێک دواخرا. عەبدوڵڵا ڕۆستەمی بەڕێوەبەری فەرهەنگ و ئرشادی سنە ڕایگەیاندووە کە لە چەند ڕۆژی داهاتوودا 31مین فستیڤاڵی هونەر و شانۆ بە پشتیوانی شارەوانی بەڕێواچێت و ئامادەکاریەکان تەواو کراون، هەموو کارێکی بۆ کراوە و ڕاشی گەیاندووە تا ئێستا 18 گروپی شانۆیی بۆ بەشداریکردن لەو فستیڤاڵە گەشتونەتە سنە لە شارەکانی دیکەوە و ئاماژەی بۆش کردووە کە لە 18 گروپ کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی کێبڕکەی فستیڤاڵەکەن و 9 لەو گروپانە لە شاری سنەدان.
بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە تەندروست باش بن و ماڵ ئاوە.